سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. کۆرەی باشوور ئەزموونێکی سەرکەوتووی پێشکەوتنە لە بواری دارایی و ئابووری و ژێرخاندا. میلەتێکی زۆر زیرەکن. زۆر باس لەوە دەکرێت کە لە ڕووی بنچینەیەوە خاڵی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان و کۆرەی باشوور هەیە. چۆن بتوانین ئەو چیرۆکەیەوان نووسیویانەتەوە لە سەرکەوتن، ئێمەش بتوانین بەشێک لە دێڕەکانی ئەو چیرۆکە دووبارە بکەینەوە. کەسێکی زۆر گونجاو و پەیوەندیدار هاتۆتە ڕوودا و گفتوگۆی لەگەڵ دەکەم. بەڕێزیان کۆنسوڵی گشتی کۆرەی باشوورن لە هەرێمی کوردستان، بەڕێز سێنگ چۆڵ لێم، کۆنسوڵی گشتی کۆرەی باشوور لە هەرێمی کوردستان. زۆر زۆر بەخێر بێیت بۆ ڕوودا و خۆشحاڵم ڕووبەڕووەت بینم. سوپاس. شانازی دەکەم کە لێرەم لەگەڵ ئێوەم و لە ڕووداهم. ئەم تۆڕە میدیاییە زۆر بەناوبانگ و متمانە پێکراوە، بۆیە زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لێرە لەگەڵتانم. حەزەکەم سڵاوێک بە کوردی بکەی، هیچ وشەیەکی کوردی فێر بوویت، گەر سڵاوێکم لێ بکەی ئەڵێ چی؟ بەڵێ فێر بووم، دەتوانم بڵێم نیۆڕۆ باش. هەندێک جاریش هەر دەڵێم سلااو. ئەگەر کەسێک دەنگ و باسم بپرسێت دەتوانم لە وەڵامدا بڵێم هەموو شتێک باشە. هەموو شتێک باشە. زۆر باشە. بەڕێز لێم ئەمێ پرسیارێکە لێ بکەم ئەگەر ڕوخسەت هەبێ. سێنگ چۆڵ لێم مانای چییە؟ پرسیارێکی جوانە. ماناکەی بەم جۆرەیە. سنگ واتە پەیوەندی دروست بکە. چۆڵ واتە پاک و خاوێنی، زۆر پاک و لێمیش واتە دارستان، کەواتە مانای ناوەکەم بەم جۆرەی لێدێت، پەیوەست بوون بە پاک و خاوێنی دارستانەوە. زۆر کەیفم بەو ناوانەی وڵاتانی باشووری خۆڵاتی ئاسیا دێت، ناوی پڕمانا و زۆر لە سروشتەوە وەرژیراون، بۆیە حەزم کرد بزانم ناوەکە چ مانایشیە. ناوەکەت زۆر خۆشە. سوپاس. بەڕێز لێ چەند ڕۆژێک لەمەوبەر پیرۆزباییت لە ڕووداو کرد بە بۆنەی وەرگرتنی خەڵاتی ستیڤی. ئەمەوێت بزانم بەلای تۆ وەرگرتنی و خەڵاتانە ڕوودا و خەڵاتی زۆری وەرگرتووە، چ بایەخێکی هەیە؟ چۆن ڕۆڵی ڕوودا و وەک کەناڵێکی میدیایی وەک دامەزراوێکی میدیایی هەڵدەسەنجێنی؟ بەڵێ بەڵێ پیرۆزبایی ئەو خەڵاتەتان لێ دەکەم. هەستێکی زۆر باشم بەرامبەر بە تەلەڤیزیۆنەکەتان هەیە. ئەوەیشم لە زۆر خەڵکی کوردستان بیستووە. بەڵگە فیلمەکەتان زۆر باشە. کاتێک سەردانی هەندێک کۆمپانیام کرد گوتیان لەبەر ئەو بەڵگە فیلمە باشەی ڕوودا و ئێمە دەتوانین ئەم کارە بەباشی بکەین. جگە لەو نمونەیە کار و چالاکیەکانی دیکەیشتان شایانی ئەوەن ئەم جۆرە خەڵاتانی وەک ستیڤی وەربگرن. من پیرۆزباییتان لێ دەکەم. بڕواایەکت بۆ دروست بووە هەستەکەم ئەوەنەی گوێم لێ بوو بێت، پێت وایە کوردەکان کورد زیرەکن، خەڵکانی سمارت و لێهاتوویان تێدایە. هەر بە تەنیش ئەو پرسیارەی کە کردم لەسەر خەڵاتەکەی ڕوودا و دوای وەرگرتنیەوە خەڵاتە ئەوەندەی دیکە بڕوات بۆ دروست بوو کە فعلەن کوردەکان زیرەکن، میلەتی کورد میلەتێکی زیرەکە. بەڵێ زیرەکن. دەتوانم بڵێم کە ئێوە زۆر زیرەکن. لە چاوەکانتانەوە هەست بە زیرەکیتان دەکەم. من هەر کاتێک کەسێکی کورد دەبینم سرم سوور دەمێنێت کە چاویان جیایە لە چاوی خەڵکی دیکەی جیهان. چۆن؟ چاوەکانیان زیندوون. هەر کاتێک چاوی خەڵکی کورد دەبینم دەیانەوێت شتێک بڵێن، دەیانەوێت گفتوگۆ بکەن. چاوی خەواڵوو نین، هەمیشە زیندوون، بە دوای شتێکدا دەگەڕێن. هەر بۆیە لە ئینتەرنێتدا گەڕام بزانم بەڵگەی زیرەکی خەڵکی کورد چییە. زۆر بەڵگەم دۆزینەوە.
ئێوە لە زانست و تەکنەلۆجیا و بواری پزیشکیدا زۆر باشن. هەروەها پاڵەوانی شەترەنجتان هەیە کە تەمەنی 13 ساڵە. کچێک کە خەڵاتی یەکەمی بەدەستێناوە. کۆمپانیای زۆر باشتان هەیە. هەروەها پزیشک و بیرکاریزانی باش و پسپۆڕی ئاسمانیتان هەیە کە لە ناسا کار دەکەن. بازرگانی لێهاتووتان هەیە کە ئێستا خاوەنی کۆمپانیای زۆر گەورەیە کە واسە بەڵگەی زۆر بۆ زیرەکیتان هەن. ئێستا من بە چاومە دیارە لە کەسێکی زیرەکەچم. بەڵێ ئەو هەر زۆر زیرەکیت. بەڕاستی چاوەکانت زیندوون. ئەزانی چکە ئێمە پێشتر بابەتی چاو لە عەشق و خۆشەویستی و ڕۆمانسیەت و شیعرە بیستومان و باسمان کردووە. ئێستا خوێندنەوەی زیرەکی و لێهاتووی لە چاوە ئەوە شتێکی نوێ بوو کە پێم خۆش و ژێم لە تۆ بوو. ئەمە یەکەم جارمە باسی چاو لە ئەدەبەکەتاندا دەبیستم کە پێتان خۆشە وەسفی چاو بکەن. ئەوە شتێکی خۆش بوو بۆ من. هەڵدەدەم ئەو جۆرە شعر و ڕۆمانانە بخوێنمەوە کە وەسفی چاویان تێدایە. جگە لە پێوەەر و کرایترای چاو هیچ پێوەرێکی دیکە هەیە لای تۆ کە ئەو باوەڕەت بۆ دروستکە کە کورد قەوم و میلەتێکی زیرەکن؟ بەڵێ پرسیارێکی زۆر باشە. ئەمەیان ئەزمموی خۆمە لە زماندا دۆزیومەتەوە. چەند هەفتە لەمەوە پێش لەگەڵ زانکۆی سەلاحەددین دەستمان بە خولێکی زمانی کۆری کرد و من لە سەرەتاوە بەشداریم لەو خولەدا کردووە تا ئێستا. دەبینم کە زۆر خوێندکار بە خێرایی فێری زمانی کۆری بوون. زۆر بە ئاسانی دەنگەکان گۆ دەکەن. چاوم بە هەندێک کەسی کورد کەوتووە کە دەیانەوێت فێری کۆری ببن و منیش هەندێکم فێر کردوون. زۆر بە خێرایی فێربوون. جا ئەم جۆرە زیرەکیە پەیوەندی بە هەمە چەشنیەوە هەیە چونکە فەرهەنگەکەتان هەمە چەشنە. ئێوە زۆر بە ئاسانی لەگەڵ هەموو زمانەکاندا ڕادێن. ئێوە زۆر بە خێرایی فەرهەنگەکانی دیکە هەڵدەمژن. ئەمەش بەڵگەیەکی دیکەی زیرەکیتانە. بەڕزلیم ئەوە بۆ نزیکەی ساڵێک دەبێت هاتوونەتە کوردستان وەک کۆنسوڵی گشتی کۆرای باشوور. دیسانەوە بە خێربێ بۆ کوردستان. ئەو ماوەی کە ڕابرد چۆن ڕۆیشت، ینی خۆش بوو ناخۆش بوو ئەو ستافە کوردەی کە لەگەڵ تایە خەڵکانی جدین مرتاحی لەگەڵیانە؟ دەتوانم لەسەر ئەم پرسیارە دووشت بڵێم. یەکەم، من دەتایبەتمەندیم لە کۆمەڵگە و خەڵکەکەتاندا بینیوە کە زۆر دڵسۆز و خۆڕاگرن، هەروەها زیرەک و میوان دۆستن، بەڕێزن، هەمە چەشنن و بەرگەگرن. مەبەستم ئەوەیە لە فەرهەنگەکەتاندا بەرگەگری هەیە. شتێکی دیکە ئەوەیە کە دوانەیی لە کۆمەڵگەکەتاندا هەیە. جا من دەتایبەتمەندیم لە کۆمەڵگەکەتاندا بینیوە. من ماوەی ساڵێک کارم لەسەر ئەوە کردووە کە توانایی سیاسەتی گشتی باشتر بکەم و ئێستا دەتوانم هەندێک ئەنجام ببینم. من لە بەرنامەمدایە ئەوە زیاتر باشتر بکەم و لە کۆمەڵگەکەتاندا پاشخانی سیاسەتێکی گشتی باش دروست بکەم. کاتێککە وتیان کاری داهاتوت ئیشی نوێت دەبیت بە کۆنسوڵی گشتی لە هەرێمی کوردستان، پێشبینی چیتە کرد؟ هەستت چۆن بوو؟ ینی هیچ زانیاریەکەت هەبوو لەسەر هەرێمی کوردستان پێشتر؟ پرسیارێکی باشە. دوای ئەوەی گەیشتم ئێرە بەراورد بە ئێستا زۆر شتم زانیوە. وێنای کوردستان وێنای جەنگاوەر بوو لە خەیاڵمدا، چونکە ئێوە زۆر ئازایانە کۆمەڵگەکەتان لە داعش دەپاراست.
بۆیە لە وێنای مندا خەڵکی کوردستان جەنگاوەر بوون. هەروەها لێرە هەست بە هەماشت دەکەم، بەڵام وەک گوتم شتی زۆر زیاترم بینی، وەک ئەو دەتایبەتمەندیە. ئێوە زۆر شتی باشتان لە کۆمەڵگەکەتاندا هەیە. بەڕزلیم ڕسێرچێکت ئامادە کردووە شتێکی زۆر نایابوو پێشتریش پێشکەشت کردووە، باسی تێرمێک دەکەی ئابووری دووکەیەکە دووکەی. مەبەستت لە دووکەی چییە؟ لە ناو ڕسێرچەکەیە باس لە چیرۆکی مانجی ئەەکەی. چیرۆکی مانجی بۆ من بەڕاستی سەرنجڕاکێش بوو. ئەتوانیت ئەو چیرۆکە لەگەڵ بینەران و بیسەرانە شێرکەی بۆ مامژێڕیتەوە بەعرک نەبێ. بەڵێ سپاس، زۆر باشە. دووکەیز ئیکۆ ناونیشانی پرۆژەکەمە. لە زمانی کوردی و لە زمانی کۆریدا بە ژمارە 2 هەر دەگوترێت 2. کەیش بە مانای کۆریا و کوردستان دێت، ئیکۆیش بە مانای ئابووری دێت. من پێم خۆشە سەرنجم لەسەر ئابووری بێت، بۆیە ناوم ناوە دووکەیز ئیکۆ. ئیکۆ هەروەها بە مانای دەنگدانەوەش دێت. لەوێدا مەبەست ئەوە بووە با دەنگدانەوەی یەکتر بین، با وەک یەک بین. ئامانجی ئەم پرۆژەیە ئەوەیە کە با استراتیجی خەڵکی کوردستان لەلایەن خەڵکی کوردستانەوە دروست بکرێت و بۆ خەڵکی کوردستان بێت. مانای ئەوەیە با براندی کوردستان بۆ گەشەپێدانی استراتیجی ئابووری کوردستان بەکاربهێنرێت. ئەمە ئامانجی ئەم پرۆژەیەیە. هەندێک جار من مانجێم ڕوون کردووەتەوە. مانجێ بەرپرسی پەیمانگەی توێژینەوەی کۆریا بوو کە ئێمە پێی دەڵێن KDI بە مانای پەیمانگەی گەشەپێدانی کۆریا. مانجێ بەرپرسی پەیمانگەی توێژینەوەی کۆریا بوو کە ئێمە پێی دەڵێن KDI واتە پەیمانگەی گەشەپێدانی کۆریا. مانجێ بەرپرسی ئەم پەیمانگەیە بوو. کاتێک بووە بەرپرسی ئەم پەیمانگەیە 37 ساڵان بوو، زۆر لێهاتوو ئابووریناسێکی زیرەک بوو. لەلایەن 3 شوێنەوە متمانەی پێکرا بوو، لەلایەن سەرۆکی وڵاتەوە کە ڕابەری وڵاتە، لەلایەن بواری ئەکادیمیەوە و هەروەها لەلایەن بیانیەکانیشەوە. ئەم سێلایەنە متمانەیان پێکرد و بە متمانەیە توانی کارەکەی زۆر بەباشی بکات. ئەو ئابووری خۆش دەویست و خۆی بۆ گرنگیدان بە هاوکارەکانی تەرخان کردبوو. زۆر سەرنجڕاکێشە، بەس من ئەمێ پرسیارێ بکەم. هیچ جیاوازیەکەیە لە نێوان تینگ ئەو ناوەندانەی توێژینەوە و بیرکردنەوە لەگەڵ ئەو کەسانەی کە ڕاوێژکارن و ڕاوێژەدەن بە حکوومەت و بە دامەزراوەکان؟ ڕاوێژکارەکان، من زۆر ڕاوێژکار لە نووسینگەی سەرۆکوەزیران و نووسینگەی جێگری سەرۆکوەزیران دەبینم. ئەم ڕاوێژکارانە زۆر ژیر و زیرەکن. بەڵام گرفتەکە ئەوەیە ئەگەر ئەوان نەبن، ئەگەر واز لە کارەکەیان بێنن، ئەوە هەرچی زانیاریە نامێنێت و ئەم زانیاریانە لە نووسینگەکاندا نامێننەوە و زانیاریەکەیان لەگەڵ خۆیاندا دەبەنەوە ماڵ. بەڵام ئەگەر پەیمانگەی توێژینەوەمان هەبێت، ئەوە ئەم پەیمانگەیە دەتوانێت زانیاریەکانی ئەو کەسە شارەزایانە هەڵبگرێت. تەنانەت ئەگەر ئەو شارەزایانە واز لە کارەکەیان بێن و بچنە پەیمانگەیەکی دیکەیش لە جێگەیەکی دیکە، زانیاریەکە هەر لە پەیمانگەکەدا دەمێنێتەوە. ئەمە سیستەمە و ئەو کاتە دەتوانیت ئەم زانیاریانە بەکاربهێنین تاوەکو سیاسەتێکی دیکە دروست بکەین. باشە، ئەتوانی بڵین مانجی لایکە گادفادر وەکو باوکی ڕۆحی ئابووری کۆریای باشوور سەیرەکرێ؟ بەڵێ، تاوەکو ڕادەیەک دەتوانین بڵین وەک گادفازەرە، چونکە کەسێکە خۆی تەرخان دەکات بۆ پاراستنی کۆمەڵگەکەی. ئەوە ئێمە دەتوانین ناوی لێ بنین گادفازەر. اینجا مانجێ خۆی تەرخان کردبوو تاوەکو وە بکات کۆریا لە ڕووی ئابووریەوە گەشە بکات. بۆیە ئێمە دەتوانین بە گادفازەر ناوی ببین. ئەتەوێت هەوڵی ئەوە تەیە وەکو کۆنسوڵی گشتی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان چیرۆکی مانجی
ئێمە چۆن بتوانین ئەو چیرۆکە سەرکەوتنە لە هەرێمی کوردستانیش دووبارە بکەینەوە، ینی پێویستمان بەس چییە؟ ڕاستیەکەی من دەمەوێت خەڵکی کوردستان پەیمانگەی خۆیانیان بۆ گەشەپێدانی کوردستان هەبێت. بۆ ئەمە بەستەیش پێم خۆش بوو ئەزموونی کۆریا بخەمە ڕوو. هەندێک بەشی باسی چیرۆکی مانجێیە و هەندێک بەشیشی چیرۆکی سەرکەوتوانەی ناوەندی بیرکردنەوەمانە کە پەیمانگەی توێژینەوەمانە. هەروەها باسی دەستکەوتە ئەکادیمیەکانی زانکۆکانیش دەکەم، بۆیە پێم خۆش بوو چیرۆکی کۆریا بناسیێنم. ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر کەیفمان بە کۆریەکان دێت، خزمەتگوزاری زۆرتانەیە. تۆ بەسەر شەقامەکانە دێیت و دەچیت زیاتر لە یەک لە سەرسەی ئۆتۆمبیلەکانی کوردستان سیارەی کۆرین بەڕێز کۆنسۆڵ. زۆربەی مۆبایلەکانی دەستمان براندە کۆرەکانن. ئێستاش زۆر کەیفمان بە فیرقەی زەیتون دێت. تۆ زانی کتێبخانەی گشتی هەولێر لەلایەن ئێوە دروست کراوە. حەزەکەم میشێک لە ئیشە جدیەکانە دامەزراندنی چەند دامەزراوەکی سینگتانک بێت لە هەرێمی کوردستان. ئەمێ پرسیارە لێ بکەم، بۆچی کۆنسوڵگەری کۆرەی باشوور زیاتر گرنگی بەلایەنە ئابوووریەکان دەدات وەک لەوەی گرنگی بەلایەنی سیاسی بدات؟ هیچ هۆکارێکی دیاری کراو هەیە بۆ ئەمە؟ بەڵێ، هەندێک هۆکار هەن. دوای ئەوەی گەیشتمە ئێرە، پاش مانگێک بیرم لەوە کردەوە کە ئایا دەتوانم بە چ ڕێگەیەک پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کورد بکەم. ئەوە پرسیاری من بوو. ئیتر دوای مانگێک بۆ یەکەم جار بڕیارمدا ئابووری هەڵبژێرم، چونکە بە دیدگەی من گۆڕەپانی سیاسی پڕە لەلایەنی زۆر. گەلێک لایەنی نێودەوڵەتی و ناوخۆیی هەن و تەنانەت هەندێک لایەنی خەڵکیش بەگشتی بە جۆرێک لە حیزبەکاندا ئەندامن. بۆیە زۆر لایەنی سیاسی لە گۆڕەپانەکەدان. اینجا منیش ئەو گۆڕەپانم جێهێشت و لە گۆڕەپانی ئابووریدا دەستم بەکار کرد. دوای ئەوەی لە گۆڕەپانی ئابووریدا شتێکم بەدەستهێنا، ئەو کاتە دەگەڕێمەوە بۆ گۆڕەپانی سیاسی، بەڵام بۆ ئێستا سەرنجم لەسەر ئابووریە. کەمێک لەمە و پێش تێرمێکت بەکارهێنا، تراست، بڕوا بەخۆبوون. گوتت لە ناو چاوی کوردەکانە بە چاویانە دەزانم کە زیرەکن. ئەی بە چاویانە دەزانیت کە بڕوان زۆر بەخۆیان هەیە یان نییە؟ من پێم وایە چەندێک گرنگە ئینسان زیرەک بێ، ئەوە نەش گرنگە باوەڕی بەخۆی بێ. بۆچی پێت وایە باوەڕ بەخۆبوون زۆر گرنگە؟ زۆر ئەم دەستەواژەیە لە شوێنانی دیکەش چەند بارە دەکەیتەوە بەڕێز کۆنسۆڵ. لەم بارەیەوە دەتوانم سێشت بڵێم. یەکەمیان ئەوەیە بۆچی پێویستمان بە متمانەیە. لە بۆ چوونەکەمدا متمانە هۆی گەشەکردنی ئابووریە و هەندێک بیرمەندی زۆر بەنێوبانگی شوا دەڵێن. فرانسیس فۆکۆیاما کە بیرمەندێکی زۆر بەنێوبانگە دەڵێت کە بێمتمانەیی و نەبوونی باوەڕ جۆرێکە لە خەرجی زیادە بۆ کۆمەڵگە. ئەگەر متمانەت بە دراوسێیەکانت نەبێت، ئەوە دەبێت زۆر شت بدەیت تاوەکو دڵنیابیت لەوەی کە کەسێکی متمانە پێکراوە یان نا. ئەمە خۆی لە خۆیدا خەرجی زۆر دەکات. بەڵام ئەگەر متمانەتان بە یەکتی هەبێت، ئەوە پێویستیت بەوە نییە ئەو جۆرە خەرجیانە بکەیت. ئەوە یەکەمیان. هەروەها بۆ گەشەکردنی ئابووری پێویستت بەسێشتە. یەکێکیان پارەیە کە پێی دەڵێن سەرمایی ئابووری، ئەوی دیکەیان سەرچاوەی مرۆییە کە دەبێتە سەرمایەی مرۆیی، ئەوی دیکەیشیان سەرمایەی کۆمەڵایەتیە کە مەبەستم لێی متمانەیە. ئەگەر متمانەت نەبێت، هەرچەندە سەرچاوەی دارایی و مرۆییشت هەبێت،
ئەم دوو سەرچاوەیە دەچنە دەرەوەی وڵات. ئەگەر متمانەت بەم کۆمەڵگەیە هەبێت، ئەو کاتە ئەم دوو سەرچاوەیە لە کۆمەڵگەکەتدا دەمێننەوە. بەڵام ئەگەر متمانە نەبێت، هەموو سەرمایەکەت دەچێتە دەرەوە و هەموو کەسێکی دەستەبژێریش دەیەوێ لە وڵاتێکی دیکە بێت، نەک لە وڵاتەکەی خۆی. بۆیە سێیەم هۆکار متمانەیە. هەر بۆیە دەبێت حکوومەت و کۆمەڵگە زۆر هەوڵ بدەن تاوەکو کۆمەڵگەیەکی متمانە پێکراو دروست بکەن. ئەوە بۆیە لە وردەکاریدا بیرکردنەوە لە متمانە گرنگە. ئەگەر متمانە نەبێت، ناتوانیت هەموو کۆمەڵگە یەکگرتوو بکەیت. ینی پێت وایە دروستکردنی متمانە و باوەڕ بەخۆبوون لە قوتابخانەکانەوە، لە خێزانەوە، لە پەروەردەوە دەست پێ دەکات. وەکو کۆری وەکو کۆریەکان زۆر باوەڕتان بەخۆتانە؟ بەڵێ، خۆی ڕێکارەکە بەو جۆرەیە. گوتم ناوەندی توێژینەوە گرنگە. ناوەندی توێژینەوەی کۆریا کاری خۆیان دەکەن و لە ساڵانی ڕابردوودا کاری خۆیانیان کردووە. ئەم ناوەندە ساڵی 1970 دامەزراوە، کاتێک ئێمە گەشەمان بە ئابوووریەکەماندا. ئەم ناوەندە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو. کاتێک دەمانەوێت متمانە دروست بکەین، دەبێت حکوومەت دووشت بکات. یەکەمیان ئەوەیە سیاسەتێکی باش دروست دابڕێژێت و دووەمیان ئەوەیە بەباشی ئەو سیاسەتە جێبەجێ بکات. ئەم دووشتە پێویستن. یەکەم شت ئەوەیە پێویستیمان بە سیاسەتێکە بەباشی داڕێژرابێت و بۆ دروستکردنی سیاسەتێکی باشیش پێویستیمان بە ناوەندی توێژینەوەیە. بۆچی؟ چونکە حکوومەت زۆر سەرقاڵە و کاتی پێویستیان بۆ بیرکردنەوەی قوڵ نییە و کەسانی ئەکادیمی زیرەکن و کاتی زۆریان بۆ بیرکردنەوە هەیە. بەڵام کێشەکە ئەوەیە ئاگایان لە دنیای ڕاستەقینە نییە. بۆیە لە نێوان دنیای ڕاستەقینە و دنیای خەیاڵیدا پێویستیمان بە ناوەندی توێژینەوە هەیە کە هاوکات ئاگایان لە دنیای ڕاستەقینە و ئەکادیمیە. پاشان لەم ناوەندەدا ئەگەر سیاسەت دابڕێژین، ئەوە ئەم سیاسەتە بە بەڵگەوە سەلمێنراوە و دەتوانرێت لەلایەن خەڵکەوە متمانەی پێ بکرێت. بەڕز لێم زۆر خۆش باسی KDI دەکەی. داوایەک لێ دەکەم کاری سەرەکی دروستکردنی KDI بێ لە کوردستان بە ناوی KDI+. پێم وابێ زۆر پێویستمان پێێتی. ئێمە وەکو ڕوودا و زۆر هاوکارە بین لە دامەزرانی دامەزراوەیەکی لەم جۆرە. بەڵێنە دەیت؟ ئەوە پرۆپۆزەڵێکی باشە لەلایەن کاک محەممەدەوە. بەڵێ، ئەوە ئەو شتەیە هیوای بۆ دەخوازم کە لێرە بیکەم و بۆ ساڵێکە هەوڵم داوە ئەم بابەتە لەگەڵ بەرپرسانی باڵا و سیاسیەکان و هەندێک لە ئەکادیمیەکان و ناوەندی توێژینەوەی ڕوودا و دەستگای زانستی دیکەدا باسی بکەم. زۆربەیان ئەم بیرۆکەیان بەدڵە و بە نزیکانەیش هەندێک ڕازی بوونم لە نووسینگەی چەند بەرپرسێکی باڵاوە وەرگرت کە ناتوانم ئاماژەیان پێ بکەم. بەڵام نووسینگەکانی هەریەکە لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران بەم بیرۆکەیە ڕازین. بۆیە زۆر متمانەم هەیە کە ئەم ناوەندە دروست بکەین. ئەگەر لەلایەن ڕووداویشەوە هەندێک یارمەتی هەبێت، ئەوە دەتوانین ئەم پرۆسەیە زیاتر بە پیشەیی بکەین و بە ئاسانی بیکەین. زۆر خۆش باسی و بیرۆکانە دەکەی. بە مێشکم تامی بیرۆکەکان دەکەم. بەڕاستی هەستەکەم تۆ زۆر خۆشت باز دەکەیت. لەواچێک کەسێکی خۆشخۆریش بی. بیستومە کە پەنیرخۆرێکی عەجایبی وایە؟ بەڵێ بەڵێ، هەموو بەیانیەک بە چێشت لێنەرەکە دەڵێم هێلکەوڕۆن بە پەنیرم بۆ دروست بکات. هەموو بەیانیەک چێژ لە پەنیرەکەتان وەردەگرم. زۆر بە تام و چێژە. چ جۆرە پەنیرەکە حەز لێ؟ چییە خۆی؟ چۆن چۆنی لێی خۆی؟ شێوازی کوکین و ئامادەکردنەکەی؟ بەڵێ بەڵێ بەڵێ، حەزم لەو جۆرە پەنیرەیە کە کاتێک بە چەقۆ هێلکەوڕۆنەکە دەبڕم هێلکەکەی بە ئاسانی ببڕدرێت. بەڵام پەنیرەکە بە ئاسانی نەبڕدرێت. زۆر حەزم لە پەنیرەکەیە. هەمیشە پەنیرەکە بۆ من ئاسان خۆی بەدەستەوە نادات و توندە. بەڵام کە دووەم جار چەخۆی پێدادەهێنم مل دەدات. حەزم لەم جۆرە پەنیرەیە.
ئەو پەنیرە پەنیری چ وڵاتێکە هیچ کوێ چ جۆرە پەنیرێکە حەز پێەیە هیوادارم ئەم پەنیرە لە کوردستان دروست بکرێت بە دروستی نازانم پەنیری کوێیە تامی پەنیری کوردستانە نەکردووە تا ئێستا ئەستەکەم جارێک سەردانی کۆمپانیایەکم کرد کە پەنیریان بەرهەمدەیەنا کۆمپانیایەکی شیرەمەنی بوو هەندێک پەنیریان پێدام تاقی بکەمەوە هەر لەوێ تامم کرد زۆر خۆش بوو حەزم لێی بوو پەنیری زۆر تایبەتی کوردستان تامەکەیت ئینشاڵڵا شارێک هەیە وان لە باکووری کوردستان چۆتە ناو تۆماری گینسەوە بۆ بەناوبانگترین خواردنی نانی بەیانی برێکفاست لەبەرەوە تۆ پێویستەکە پەنیری کوردی بخۆی باشە بە دڵنیاییەوە لە داهاتوویەکی نزیکدا هەوڵ دەدەم بەڕێز کونسوڵی گشتی کۆرەی باشوور لە هەرێمی کوردستان بەڕێز لیم زۆر خۆشحاڵ بوو گفتوگۆم لەگەڵی کرد کەسێکی سمارت و زیرەکم بینی هیوادارم جێپەنجەت لە مانگەکانی داهاتووە ببینم لەسەر ئابووری کوردستان و بەڵێنیشتدا کە هەوڵ بن پرۆپۆزەڵێک ئامادە بکەن بۆی دامەزراوەی KDI دروستکەن لە هەرێمی کوردستان من زۆر خۆشحاڵ بوو گفتوگۆم لەگەڵێ کرد تۆش هەمان هەستێ هەبوو بەڕێز کۆنسوڵ بەڵێ 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 زۆر دڵخۆش بووم کە ئەم بیرۆکانم لەگەڵ میدیایەکی زۆر بەڕێزدا خستنە ڕوو کە هێندە نییە سێ خەڵاتی وەرگرتووە زۆر خۆشحاڵم زۆر سوپاس زۆر زۆر بەخێر بێ این کردش زۆر زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس Thank you so much بەخێر بێت زۆر سپاس